بەناوی خۆی بەخشندەی میهرەبان سڵاو ئازیزان لە بەژمارەی ئەم جارەدا باس لەوە دەکەین کە کابینەی دێمی حکوومەتی هێرێم ڕیکۆردی شکاندووە لەوەی کە لە دوای هەڵبژاردنەوە لە درێژترین ماوەدا هێشتا نەتوانراوە کابینەکە پێک بهێنرێت. بێگومان هەمومان نەزانین لە 20 دەی ساڵی 2024 هەڵبژاردن بۆ ئەم خولەی پەرلەمان کرا، زیاتر لە 10 مانگە تێپەڕێت بەسەر ئەم وادێدا هێشتا کابینەی نوێ کابینەی دێم پێک نەهێنراوە. لە ساڵی 1992ەوە کە هەڵبژاردن لە هەرێمی کوردستان کراوە تا ئێستا هیچ کابینەیەک وەکو ئەم کابینەیە دوانەکەوتووە لە دوای هەڵبژاردنەوە. زیاتر لە 2 ساڵ و 9 مانگ ینی نزیکی بە 3 ساڵە بێ ماوەی ئەم کابینەیە بەسەرچۆ چۆن. لە 35/2023 دادگای باڵای فیدراڵی بڕیاریدا کە لە 6/11 ساڵی 2022ەوە حکوومەتی ئێستا کابینەی نۆیەم کاربڕێکەرە و ماوەی بەسەر چوە و ئەوە بوو ئەو درێژکردنەوەی پەرلەمان بۆ خۆی با بڵێن ئەنجامی دابوو بڕیاری لێدا بوو هەڵی وەشاندەوە کەواتە ئەم کابینەیە نزیکی 3 ساڵە ماوەکەی بەسەر چوە و کاربڕێکەرە. بزانین کابینەی کاربڕێکەر چی ئەکا و ناتوانێت چی بکات. تاوان زۆر شت هەیە ناتوانێت بیکە، بەڵام ئێمە گرنگترینیمان نووسیوە ناتوانێت پرۆژە یاسا پێشنیاز بکات، ناتوانێت گرێبەستی قەرز واژۆ بکات و پلەباڵاکان ناتوانێت دایان بمەزرێنێت یان ئەگەر هەبن هەڵیان بۆشێنێتەوە و ناتوانێت هەیکەلی وەزارەت و فەرمانگەکان دەستکاری بکە و دایان بڕژێتەوە. بەڵام چی کردوم کابینەیە بوونە گرێبەستی غازی ئەنجام داوە. خۆمان نەزانین لە ئەمریکا لەگەڵ 2 کۆمپانیا گرێبەستێکی غازی ئەنجامدا کە ئەمە لە ئەم کابینێ ناتوانێت مادەم کاربڕێکەرە ئەوە ئەنجام بدات. هەروەها کارەبای لەسەر خەڵکی گران کردووە، هەروەها تاقیەکانی کەرتی گشتی واتە فەرمانگە حکومیەکانی داوە بە کەرتی تایبەت بە کۆمپانیاکان. ئەمانە هیچی ناتوانێت بیکات. با بینە سەرەوەی کە ئێمە وتمان ئەم کابینەیە کابینی دێم ڕیکۆردی شکان و بزانین کابینەکانی تر لە کابینەی یەکتانەوە چەندیان پێچوە بۆ پێگەنان. کابینی یەکەم بێگومان لە دوای ئەوەی لە 19 ساڵی 1992 هەڵبژاردن کرا 1 مانگ و 16 ڕۆژ دوایەوە حکوومەت پێگەێنرا. بەڵام ئەم حکوومەتە درێژەی نەکێشا ئەوە بوو شەڕی ناوخۆ لە بینی یەکێتی و پارتی ڕوویدا. ئیتر کابینی 2، 3 و 4 لە بینی یەکێتی و پارتی هەرێکەوە بەجیا ئیدارەی سلێمانی ئیدارەی هەولێر خۆیان کابینەیان هەبوو. کابینەی پێنجم کە بە کابینەی یەکگرتنەوەی حکوومەت ناسرا بوو دوای 3 مانگ و 8 ڕۆژ لە ئەنجامدانی هەڵبژاردن کە لە با بڵێن 31/2025 هەڵبژاردن کرا توانرا دوای 3 مانگ و 8 ڕۆژ کابینەکە پێک بێنرێت بە سەرۆکایەتی نێچیروان بارزانی. کابینەی شەشەم 3 مانگ و 3 ڕۆژ لە دوای هەڵبژاردن کە لە 25/7/2009 هەڵبژاردن ئەنجامدرا توانرا ئەم کابینێش پێک بێنرێت. 2 ساڵی یەکەمیان لای دکتۆر بەرهەم بوو، 2 ساڵی دووەمیان کە کابینەی حوتەم بوو لای نێچیروان بارزانی بوو. کابینەی هەشتم 8 مانگ و 28 ڕۆژ لە دوای هەڵبژاردن کە لە 21/9/2013 هەڵبژاردن ئەنجامدرا ئەو کابینەیە بە سەرۆکایەتی نێچیروان بارزانی پێکهێنرا. کابینەی نۆیەم ئەم کابینەی کە ئێستا حازرە و ماوەی بەسەرچۆ نزیکی 3 ساڵە کاربڕێکەرە 9 مانگ و 10 ڕۆژ لە دوای هەڵبژاردن کە هەڵبژاردنەکە لە مانگی نۆی ساڵی 2000 بێگومان 18 هەڵبژاردنەکەی بەڕێوە چوو. لەو کاتایە دوای چەندێک دوای 9 مانگ و 10 ڕۆژ ئەنجا توانرا کابینەکە پێک بێنرێت. کابینی دێم دوای 10 مانگ هێشتا پێک نەهاتووە. لە بەرواری 20 دەی 2024ەوە کابینەکە با بڵێن هەڵبژاردن کراوە، بەڵام کابینەکە پێک نەهێنراوە. کابینەی داهاتوو یا با بڵێن کابینی دێمی حکوومەت هێرێم بە هەموو ئەگەرەکانەوە ئەکەوێتە دوای هەڵبژاردننی عراق کە بڕیارە لە 11 ئەم ساڵ ئەنجام درێت و یەکێتی و پارتی ئەم پرۆسێ دەخەنە ساڵی ئایندا دوای هەڵبژاردنەکە واتە پێگەنانی کابینەکە زیاتر درێژە بێتەوە ئەکەوێتە ساڵی 2026ەوە. ئەمەی کە باسمان کرد چی بوو؟ دواکەوتنی پێگەنانی کابینەی دەیەم کە ڕیکۆردی شکاندووە لە هەرێمی کوردستان لە دوای ساڵی 1992ەوە.